تەنها ئەبوو بەکر بەس نییە، تەنها عومەر بەس نییە، تەنها ئەبوو ئەیوب بەسە بۆ ئەوەی کە بەو پیاوە بڵێن ئەمە گەورەترین شایەدە لەسەر ڕاستیەتی و لەسەر دروستی بەڵگەکانی پێغەمبەرایەتی. تەنها ئەبوو ئەیوب بەسە. حەودانە مانگ تۆ لەگەڵ کەسێکا بیلی حاڵیە بیت، لەبەرە باش حاڵی بوو کە پێغەمبەری خوا چێیە و چۆنە. بۆیە فەرمێ ئەبوو ئەیوب بەیانی وەرە سەرێکم لێ بە. بەیانیە چێ بۆ لای پێغەمبەری خوا، پێغەمبەری خوا کەنیزەکێکێ بێکە لە ماڵەوە خزمەتێکا بە هەدیە ئەیداتێڵێ ئەبوو ئەیوب ئەم کەنیزەیە بەرەو لەگەڵ خۆتا، بەس بەخوا مناڵێکی زۆر عاقڵە، چاکە نەبێ لەمان نەبینیوە، چاک بە لەگەڵیا. ئەبوو ئەیوب دەسەکاتە ملی مناڵەکە و کەنیزەکە و بەندەیە ئەیهێنێ لەگەڵ خۆیە. ئەیوب بەڵێ ئەبوو ئەیوب ئێمە مناڵمان نییە، ئەم مناڵە چییە؟ فەرمێ پێغەمبەری خوا دایمێ وتی چاک بە لەگەڵیا. ئەفەرمێ چۆن چاکە بی لەگەڵیا؟ ئەلێ بەخوا چاکەیەکی لەگەڵاکەم کەس لەگەڵیانەی کردبێ. وەسیەتەکەی پێغەمبەری خوا ئازادی ئەم ئافرەتەیە، بڕۆ لە ڕای خوایە ئازاد بە. الله فەرمێ چاک بە لەگەڵیا. پێغەمبەری خوا دوێنێ چاکەی لەگەڵ کراوە، نانی بۆ کراوە، دەعوەت کراوە. ئەمڕۆ چاکە لەگەڵ خاوەن ماڵ و خانەخوێکەیە ئەکاتەوە، منداڵێک و کەنیزەکێکی بەهەدیە پێ ئەدات، ئەوی شاکەکەی پێغەمبەری خوا بە چاکەیەکی تر ئەداتەوە کە ئازادێکات. ئەمە چ وڵاتێکە، ئەمە چ دەوڵەتێکە، ئەمە چ دڵ ئاواییەکە، ئەمە چ ماڵ ئاواییەکە، ئەمە چ عەقڵیەتێکە. ئەمانە مەلایکەت بوونیان بەشەر بوون.